کۆمەڵی پێشمەرگەدێرینەکان لەسەر کەم تەرخەمیەکانی حکومەت بەرامبەر بە پێشمەرگەدێرینەکان و پێنەدانی ماف و ئیمتیازاتەکانیان سکاڵای یاساییان لەسەر وەزارەتی دارایی و پێشمەرگە و ئەنجومەنی وەزیران تۆمار کرد. سەرۆکی کۆمەڵەکە دەڵێت بە 15 شەهید حیسابی موچەی جاش و مستەشارێکیان بۆ نەکراوە و ئەو خزمەتەی بەرامبەر جاشێک کراوە لەلایەن حکومەتەوە جێگەی قبوڵ نییە و بێدەنگ نابن لێی. ئێمە ئەمڕۆ سکاڵایەکمان تۆمار کردووە لەسەر ئەنجومەنی وەزیران و بەتەحدید سەرۆکی ئەنجومەنی وەزیران و وەزیری دارایی و ئابووری و وەزیری پێشمەرگە. ئێمە کەموکڕی زۆر هەیە، مافی پێشمەرگەی دێرین زۆر پێشەر کراوە، بەڵام ئەوەی کە ئێستا هەیە شی یاساییە لەسەر چەمبەرگە و مادەیەکی یاسای ژمارە 38 خانشینی پێشمەرگەیە ساڵی 2007 دەرچووە. یەکەم ئەو یاسایە ساڵی 2007 دەرچووە، دوای ئەوە جەنابی سەرۆکی هەرێم بەو کاتە کاک مەسوود بەرزانی بووە واژۆی کردووە لە خوار و نووسراوە ئەم یاسایە لە ڕۆژی دەچوونیەوە جێبەجێکرێ، بەڵام بەداخەوە دوای 4 ساڵ دوای هەوڵ و هیمەتێکی زۆری ئێمە دوای فشارێک لە ساڵی 2011 جێبەجێکرا لە کاتێکە 4 ساڵ ینی مافی پێشمەرگەی دێرین پێشەر کراوە. ئەنواع جاش بلیوە خانشین کراون، خانوویان بۆ کراوە، ئیمتیازیان هەیە، حماییان هەیە، بەڵام پێشمەرگەی دێرین پێشی ڕەوان نەبین. شاریان بۆ دروست کرد، شارۆچکان دروست کردو بۆ کۆمەڵی مستشار کە لە قانون داوا کراون بەشداران کردوان پالەکە، بەڵام خانوویان بۆ کردوون، دێیان بۆ کردوون، بەڵام ئێستا بۆ پێشمەرگەی دێرین پێمان ڕەوا نابین. زۆرشی ترمانێک کەسکاڵای لەسەر. سەرۆکی کۆمەڵەکە خۆی لە وەڵامی پرسیارێکی پێیان بوارد سەبارەت بە شوێنی نیشتەجێبوونی جاش و مستەشارەکان و ئەو لا دێوشارەی کە دەوترێت بۆیان دروست کراوە. من بەهینی شخصی من ئەبێ بڵێم بۆ فڵانە کەس دروستکراوە، من نامێ ناوی کەس برم، بەڵام هەر کەسێ لە هەر شوێنە لە کوردستانە خۆ لە دەرەوە کوردستان دروست نەکراوە. پێشمەرگەدێرینەکان نیگەرانن لە حکومەت لەوەی کار بەو یاسایە ناکات کە تایبەتە بە مافی ئیمتیازاتی پێشمەرگەدێرینەکان. ئەنجومەنی وەزیران و دارایی ڕێگرە لە بەرامبەر پێنەدانی ماف و ئیمتیازاتی پێشمەرگەدێرینەکان. یارە ئەم یاسای ژمارە 38 ساڵی 2007 دەرچووە، باسی یاسای ڕاژە و خانەنشینی پێشمەرگەکە، ماف و ئیمتیازاتی پێشمەرگە. ئەم یاسایە لە مادەی دەیان بڕگەی دووەم باسی ئەوە کاکە خزمەتی پێشمەرگایەتی پێش ڕاپەڕین ساڵێ بە 2 ساڵ حساب بکرێت کە حاڵەتێکی نەئاسایی بوو بەرەنگاربوونەوەی ڕژێمی باعث. ئێستا یاساکە وەکو خۆی جێبەجێ ناکرێت. جا لەبەر ئەوەی کە پێشتر محاولە کراوە لەگەڵ حکوومەت و هەروەها لەگەڵ وەزارەتی پێشمەرگە کە ئەو یاسایە جێبەجێ بکرێت، بەڵام ئێستا گەیشتووەتە ئەوە کە جێبەجێ نەکراوە لە ڕێگەی ئەم پارێزەرە بەڕێزانەوە هەروەها کۆمەڵی پێشمەرگەدێرینەکان کە سکاڵا تۆمار بکرێت بۆ پاراستنی ئەو مافانە. ئەم مافانەش دیارە پێشتر بە یاسا لە پەرلەمان دەرچووە، حکوومەتیش دەبێت بە ڕێنمایی خۆی بگونجێنێت لەگەڵ ئەم یاسایە. ئەگەر حکوومەت تێبینی هەبوو دەبێت پرۆژەیەکی تر بنووسێ داوای هەمواری ئەم یاسایە بکە. ئەو کاتە لە ڕێگەی لیژنەی یاسایی پەرلەمانەوە لە ڕێگەی لیژنەی پێشمەرگەوە دەتوانێت قسەی لەسەر بکرێت. کۆمەڵی پێشمەرگەدێرینەکان جگە لە پارتی لە نوێنەری سەرجەم حیزبەکانی دیکە پێکهاتوون. ئەوان دەڵێن چی دیکە بێدەنگ نابن لەوەی ڕۆژگارێک ئەوان کوردستانیان ئازاد کردو، ئێستا کەسی دیکە هاتووە لی دەخوات و مافی ئەوانیش نادات، پێویستە دادپەروەری بگەڕێتەوە بۆ ژیان. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.